ئەو جاما مستەهر لەسەر ئەو شتا ئەو ڕۆژە ڤیددیۆیەکەم بینی بەڕاست ڕێک هەمان قسەی توی دەکرد منداڵەکە کچ و کوڕەکەن دێ لە بۆ داک و بابەکەی تەمسیل دەکاتەوە دەریدایە ئەمەش دەمانەوێت وچین گۆ بکەین داک و بابەکە تەمەشایان دەکات بەڕاستی زۆر پێم جوان بوو لێ دەمێ باس بکەم کوڕەکە دەڵێتە کچەکەی ئەوە یەکتری ماچ دەکەن و کوڕەکە دەستە سەر ئیش دەری ئەدی وچی هاتی وستەکەی دەرێ جانتایەکەی فڕێ دەدەم هەندێک لە خوشکەکەی دەداتن دەرێ دەچمە ژۆری و دەرکەی پێوە دەدەم ژن و پیاوەکە ڕێک تەمەشا یەک دەکەن تەمەشا دەکەن منداڵەکانیان هەمان شتەکە دووبارە دەکەنەوە دوای شێماخان شتێکی زۆر گرنگ بە بیرمات بەڕاستی باش بۆ من نمونە تێنە بەڵێ خەتەرترین شت کە تەفریقە بکرێ جیاواز بکرێ بایەخ بدرێ کە کوڕ و کچەکەیە لە ماڵ بایەخ دەدرێ بە کورد زیاتر لە کچ یان بۆ نمونە کوڕ کەینێ ژەندەینی کەنێ سیارەی بۆ بکرین یان بڵێن ناوی نەسرینە نەسرین 20 ساڵە کوڕەکە 6 ساڵە کوڕەکە ناوی ئازادە وەکو خوشکیش ناوی نەسرینە 20 ساڵە ئازاد 6 ساڵە کە بانچی باوکی دەکەن باوکی ئازاد ئازاد 6 ساڵە بۆ ناڵێن باوکی نەسرین ئەوە یەک دوای نەسرین هەر تەماشا دەکات کەینێ ژندەینی بۆ ئازاد کەینێ سیارە دەکەین بۆ کەس لە مناڵی فەرق و جیاواز دەبێ باەر دەدەن بە کوڕ زیاتر لە کێچ ئەمەش شتێکی ناڕەوایە شتێکی ڕاست نییە لە ڕووی تەندروستی دەرونی زۆر باشە زۆر باشە مامۆستا دەڵێن ئەو کەسانەی کاتەمەنیان لە نێوان 18 بۆ 33 ساڵە زیاتر فشاری دەرونیان لەسرە بە بەراورد بە خوار 18 و سەر و 33 تەواو بۆ چونکە کە یەکێک هەرزەکار دەبێت دەگەڕێت بۆ هەوەی خۆی حبی زوهوری هەیە من ئەوە هەرزەکارە گەڕانەوە بۆ هەوەی خۆم بەڵام کە دیتی هەویەی خۆی بۆڵام هەرزەکارە هێشتا هەژە ساڵ تێ نەپەڕیوە ڕاضەیەک بوو نەرمەند بەک بوو لە شتێک دیار بوو کە 18 ساڵ تێپەری دەست پێکات بە شعور بە پرسیارەتی بە ئەلتیزام بە قوانینی مجتەمع زیاتر حسابی خۆی دەکات بیر دەکات زیاتر لە هەرزەکار بە تەهەوڕ و بە هەڵچوون و بەشت ناکات فە لە بەرەندێ 5 جار 6 جار بیر دەکات پاش 18 ساڵ و حسابی قوانینی کۆمەڵ دەکات لە بەرهەندێ شعور بەزەخت دەکات ئەوە بکەم مجتەمع ڕاست نابی دەبی بیری لێ بکەم چونکە تۆ 18 ساڵ دەست پێکرد بە شعور بە قوانین هەست کرد پێگەیشتووی کە من پێ بگەم زیاتر حسابی بە چ ڕێگایە قسە بکەم بە جۆرەی کەلتوری خۆم ئێستا من پێگەیشتومە لە 18 ساڵ تێپەڵم دەبە حسابی قانونی خۆم دینی خۆم ئاینی خۆم کەلتوری خۆم سیاسەتی خۆم نظامی سیاسی نظامی سەقافی فئینسان کۆمەڵە هۆکارێک دەستنیشانەکات چێ نەوعا زەختێک فەمن دەبینم زەختم زۆر لەسەر هەیە دەبێت حساب بکەم بە چ شێوەیەک بگونجێم زەختی سیاسی هەیە زەختی دینی هەیە زەختی کۆمەڵگایە چۆن هاوسەنگیەک بکەم دوا ئامانج ئەو سێبەبەی کە زەختی زیاتر دەکات لە 18 ساڵ بەرەو سەرەوە لەبەر ئەوەی تووشی سەرسوورمان دەبێت چی هاوسەنگیەک چی ڕێگایەک ببینم بۆ ئەوەی هاوسەنگیەک دروست بکەم لە نێوان ئەو ڕەوشتانەی کە کۆمەڵگە لەیان ڕازیە ئەو ڕەوشتانەی کە کۆمەڵگە لەیان ڕازیە بێگومانەوە پێویست ئەوە زەخت دەبێت لەسەر من چ ئەو ڕێگایە ببینم کە ئیقناعی کۆمەڵگە بکەمەوە من ئینسانێکی پێگەیشت دو ئامانجی هەموو کەسێک کە پێگە بگات 18 ساڵ پێ دو ئەوەی کە مەقبول بێ لە کۆمەڵگە من دەمەوێت مەقبول لە کۆمەڵگە بێگومان شعور بە کۆمەڵە زەختێک دەکەم زۆر باشە مامۆستا بەپێی ئەوەی کەوا ئێوە لە بواری ڕاگەاندن کارتان کردووە و کاری بەرهەمهێنانتان بۆ زۆرێک لە هونەرمەندان کردووە کلیپتان زۆر کردووە دەکرێت بپرسم ئەو گۆرانیەی کە تۆ زۆر گوێ لێ دەگری و پێت خۆشە هیچ لایەنێکی سۆزداری لە پشتەوەیە بێگومان کۆمەڵە من ئەو گۆرانیانەی کە بڵێن کوردیە هەندێکیان عەرەبیەکیان کە زیاتر ڕۆمەنسینە یعنی وشەکانیان قوڵی تێدایە دەربڕینێکی جوانی تێدا ئاوازیان ئەرتیاحی نەفسی منەکات ئەوە هەموو ئینسانێک نەوعەکە هەیە لە ئیقاعی سەری حەزەکات هەیە لە ئیقاعی بەڵی من وەچی کوردی گۆرانیە گوا بزانمی قادر کابانە کە ئەڵێت هەروەچی هەرزەکار بوو هێشتا مناڵ بووم با بڵێن تەمەنم 16 ساڵ لە بەغدا بوو گوێم لەو گۆرانیە کە هێشتا کوردیش نەندەزانم قسە بکەم کە دێگۆ جادە چۆل و سێبەر بوو کاتی بەیانی چەند مرتاح دەبووم کە گوێم لێ خاصەتەن کە یعنی لە سەیارە بم یان لە پاسێک بمەوە زۆر بەدڵم بوو یان ئەوەی عومەر دیزەی
ئەوەی ئەوە لە مێژێ باخچەی پاشا لەو بەرئاوایە کە دەگۆ بڕوانە شایە چۆپیا لەو ماڵە چەند مرتاح دەبووم ئەو چکەڕێ زەرد و سوور تێکەڵاوە ژن و پیا و هەرایە چەند جوانە ئەم گۆرانی بێژ نیم دەنگش باش نییە بەس هەست دەکەم ئەو شتە لە ناخ دەرئەچێ لەگەڵ تۆ دەگونجێ وەک ئیقاع وەک ئاواز وەک وشە ئەو خاستن کە پاش پێرە کوردی بووم ئەو چەند دووقات گوێم دەبوو ئەو وەک کورد وەک عەرەب عەبدولحەلیم حافظ هەر لە مێژێ تا ئێستا لە سیارەی خۆم عەبدولحەلیم حافظ لەگەڵ منە گوێگرێکی باشی زۆر جۆگەری باش یا خۆلەش ساغ لەگەڵ پەیروزیش بێگومان